زۆر باشەترێ گفتوگۆی تەوەری سێممان ئامادەیە هەڵبات لە هەڵبژاردننی پێشوەختەی عێراق نزیک دەبینەوە بڕیارە دەی ئەم ساڵ بەڕێوە بچێت بانگشەی هەڵبژاردن دەستی پێ کردووە ئەنجامدانی هەڵبژاردننی ئەم جارەیان جیاوازە چونکە شێوازی دەنگدان بووە بە بازنەی هەر کاندیدێک دەوێت لە بازنەکەی خۆیدا بە چوارچێوەی ئەو سنوورەدا زۆرترین دەنگ بەدەست بێنێت و بچێتە پەرلەمانی عێراق وە قسەکردن لەسەر میکانیزمەکانی چۆنێتی بەڕێوەچوونی هەڵبژاردننی عێراق هەروەها ئەو باسانی کە بەردەوام لەگەڵ هەموو پرۆسەیەکی دەنگدان لە عێراقدا دێتە ئاراوە لە ستۆدیۆ میوانداری بەڕێز ئارام جەمال بەڕێوەبەری پەیمانگای کوردی بۆ هەڵبژاردنمان کردو کە شارەزای ئەو بوارێکە گەران بەخێر بیت باش بەخێر کاک ئارام کاک ئارام زانیاریمان بەرێت لەسەر ئەم شێوازی بەڕێوەچوونی هەڵبژاردننی پێشوەختی عێراق بەڵێ ئەم سیستمی هەڵبژاردننی ئەم جارە کە لە یاسای ژمارە 9 ساڵی 2020 هەیە گۆڕانکاریەکی گەورە ڕیشەی هەیە لەگەڵ سیستمەکانی پێشوو سمین پێشوو لە عێراقش و لە هەرێمی کوردستانیشە لە 92 کە هەڵبژاردن کراوە پێوترێ سیستمی لیستی نوێنەرایەتی ڕێژەیی واتە لیست هەبوو بەڵام ئەم سیستمان سەر بە خێزانێکی ترەکە هیچ خێزانی زۆرینەی فرەی پێوترێ و لە ناویشانە یەکدەنگی نەگوێزراوە یەکدەنگی نەگوێزراوە بە مانایسی بە مانایەوەی کە کاندیدێک کاتێک دەنگێک بەدەستێنێ ئەو دەنگە بۆ خۆیەتی دەنگەکە ناجۆزێتەوە بۆ کاندیدێکی تر لە سیستمی لیستی نوێنەرایەتی ڕێژەی پێشووە وەختێک کە کاندیدێک دەنگی هێنا کە دەنگی پێویستی خۆی هێنا دەنگەکانی تر کە زیایە بوو ئەچوو بۆ کاندیدەکانی تر و ئەگەر سەیری مەسەلا هەڵبژاردنەکانی 2010 2014 سیانزان 2009 هەموو هەڵبژاردنانە بکەین هەمووی بە لیستی نوێنەرایەتی ڕێژەی بوو و لیستی نوێنەڕێژەی مەسەلەیەکێک لە خاصیەتەکانی ئەوە بوو کە مەسەر کاندیدە بوو زیاتر کاندیدی سەرۆکی لیست زیاتر دەنگی هێنا ئەی سەرۆکی لیستەکان دەنگێکی زۆریان هێنا و بانگەشەکانی زیاتر کەسایەتی یەکەم پیاە دەرئەکەوت بەڵام لە کەسایەتی دووەم و سێم و دێم و ئەوانەی تر دەنگێکی کەمیان ئێنا بەڵام دەنگی کیان ئەبرد دەنگی کەسی یەکەمی ناولیستەکان لەو زیابوو ئەڕژا بۆ خوارەوە بزە بەدوایە جا بەڵام ئێستاکە ئەگەر مەسەلە ئەو کاندیدانەی کە لە ساڵی 2010 دەنگیان هێناوە مەسەلە ئێستاکە بێنن لە ناو ئەم هەڵبژاردنەیە بەشداری بکەن تەنها خۆیان دەرەچن ئەوانەی شخصی یەکەمی لیستەکان ئەوانی تر من بە ئەگەری زۆر کەمی ئەزانم دەربچن بۆ لەبەرەوەی زۆربەی زۆری دەنگەکان چۆ بۆ کەسی یەکەمی ناولیستەکان ئەوانەی تر دەنگێکی وهان نێناوە پێی دەربچن ئەم شێوازی هەڵبژاردنە ئەم سیستمە تا چەند گونجاوە تا چەند سەرکەوتوو ئەبێت زووە جارێکە ئێمە تەقیمی بکەین بەڕاستی بێت لانی کەمبینێکی بۆ بکرێت 5 هەڵبژاردننی تر بکرێت چکە یەکێک لە کێشەکانی عێراق ئەوەیە کە استقرارەتی تەشریعیتیان نییە لە مەسلەی هەڵبژاردنە یعنی هەموو هەڵبژاردنێک سیر بکەین لیستەکە گۆڕاوە ئەنی لە 2005 تەبی کاڵی سیستمی هەڵبژاردن چەند ڕەگەزێکی هیچێک لە ڕێگەزەکانی ژماری بازنەی هەڵبژاردنە یەکێک لە ڕێگەزەکانی تری قەباری بازنەی هەڵبژاردنە یەکێکتر لە ڕێگەزەکانی ئەو سیغەیە کە دەنگی دروست دەگۆڕێ بۆ کورسی پەرلەمانیە کورسی ئەنجومەن هەڵبژاراوەکان لە عێراقا لە 2005 هەتاکو ئێستا مەسەلەگەر بەبیر خۆمانی بێنینەوە لە 2005 هەموو عێراقیەک بازنەی هەڵبژاردن بوو لە دواییە لە 2010 هەر پارێزگایەک بوو بە یەک بازنە بەو شێوێ مایەوە هەتاکو ئەم جارە کە لە هەڵبژاردننی داهاتووە پارێزگایە کراوە بە 4 بازنە یا 5 بازنە بۆ نمونە پارێزگای سلێمانی 5 بازنەیە هەولێر 4 بازنەیە دووەکسەیە بەو شێوەیە مەسەلا بەغا جاران هەموو بەغا یەک بازنە بوو ئێستاکە حەڤە بازنەیە ئەمە یەک کێشەی هەیە کێشەکەی لە چیایە لە دیزاینکردنی سنووری بازنەی هەڵبژاردنەکان لە جیاکردنەوەی گەڕەکانە لە جیاکردنەوەی گەڕەکان ینی ئێستا و کێشەیە لێرش هەیە و لە بەغاش هەیە لە مووسڵ هەیە لە بابل لە کۆمەڵێک شوێنە هەیە ئەوە یەکێکە لە کێشەکانی ئەو وڵاتانەی کە سیستمی زۆرینە پیادە ئەکەن لەبەرچی لەبەرەوەی کە دیاریکردنی سنووری بازنەکان پێویستی بە حسایە و پێویستی بە لیژنەیەکی دائیمی هەیە کە بە بەردەوامی ئەو سنوورانە دیاری بکاتەوە کاگارام لەم بابەتە دەنگ بە کێوکە ئەید دەنگ بە لیستەیت و دەنگ بە کاندیدەکە ئەید یاخود چۆن نییە نەخێر لەم سیستمە لیست نەماوە لیست نەماوە ئەوەی کە هەیە و لە سنتەرایە تەنها کاندیدە و حیزبەکانی لە ڕێی کاندیدەکانەوانەیە خۆیان نمایشەکەن وەگەرەسا سەیری شوێنە گشتیەکان بکەی زیاتر
وێنەی کاندید ئەبینی کەمتر وێنەی حیزبەکان و ئاڵا و لۆگۆی حیزبەکان دەبینی بۆ لەبەرەوەی کاندید لەم سیستمەیە لە سنتەرایە و حیزبیش لە ڕێگەی کاندیدی بەهێزەوە ئەتوانێت کورسی ببرێت. کاک ئارام دوای ئەوەی کە کاندیدەکان دەنگ بەدەستێنن کاندید ئەتوانێت دوای بەدەستێنانی دەنگەکان لیستەکەی خۆی بگۆڕێت؟ هەتاوەکو تشکیل بەپێی ئەم یاسایە تەبیعی هەتاکو تشکیلی حکوومەت هیچ کاندیدێک بۆی نییە بچێتە ناو ئیتلافێکترەوە یا بچێتە ناو حیزبێکترەوە بۆ لەبەرەوەی لە عێراقا کێشەیەکە بوو کە پێوترا کێشەی کتلەی ئەکبەر ینی قوارەی گەورە ئەگەر بیستان بێت لە 2010 کە وەختێک مەسەلا قوارەکەی عەلاوی زۆرترین دەنگی هێنا بەڵام لە دواییە مالکی بوو بە ڕئیس وزەرا بۆ لەبەرەوەی ئەو پێش ئەوەی کە حکوومەت تشکیل کرێت ئیتلافی کرد لەگەڵ چەند لایەنێکی ترە و ئەوە بۆ هۆیەوەی کە ئەو زۆری نەبێ بەڵام ئێستاکە ئەم یاسایە ڕێگەی لەوە گرتووە لە زیاتی کتلەی ئەکبەر یا قوارەیە گەورەترین قوارە فائز الانتخابی الأكبر ئەو قوارەی کە لە ناو انتخاباتەکە زۆرترین دەنگێنێ یەکسەر ئەو ڕاست پێدرێ بۆی حکوومەت بۆیە هیچ کاندیدێکی تر پێش تشکیل حکوومەت بۆی نییە بە پێی قانونەکە کە سەنگەر بگوازێتەوە و بچێتە حیزبێگا ئیتلافێکی تر. کاگەرام بۆ نمونە من دانیشتووی گەڕێکی ئاشتیم لە سلێمانی باشە بەڵام ناسنامەکەم لە قەرەداخە باشە من لەکوێ ئەبێت دەنگ بم ئابێ دەنگ بم بەچی کاندیدێکیش بەڵێ خۆی ئەو شوێنانەی کە دەنگی تیادرێ بە پێی مەراکزی تەسجیل لەکوێ تەسجیل کراوی بە پێی ئەوە جیاکرێتەوانێ وەگەر مرکزی تەسجیلەکە لە باکووری سلێمانی بێ ئەچی تۆ لە چ بنکەیەک دەنگت داوە ئەو بنکەیە سەر بە چ مرکزێک تەسجیلە و لە ڕێگەی ئەو مرکزی تەسجیلەوە جیاکرێتەوە کە تۆ سەر بە باکووری یا بە باشووری بەڕاستی ئەوە پێویستی بەوە هەیە تیژ کۆمیسیۆن و مەکتەبی سلێمانی و هەموو مەکاتیبی محافەزاتی تر لە عێراقا کۆمیسیۆن کە زۆر تیش بخەرە سەرەوە چکە ئەوە هەتا ئێستا کەش بە ناڕۆشتنی ماوەتەوانێەوە خەڵک ئێستاکە مەسەلا کە بەڕێگای هاتم بۆ ئێرە مەسەلا زۆر کاندی دەبینی هی باشووری سلێمانیە هی ژمارە دووی بازنەکەی بەڵام لێرە بانگەشاکە ڕەنگە ئەمە وەڵامێکی بۆ ئەوە بێ بڵێ ڕەنگە مەسەر خەڵکێگەی لە باکوور و بەڵام لێ دەنگ بەڵام لەوێ دەنگەدا بەڵام ئەمە ڕاستی بڕوا ناکەم کاندیدەکان ئەمە بزانن بۆیە ئەوە پێویستی زۆر بەڕوونکردنەوە هەیە گەڕەکەکان مەراکزی تەسجیلەکان هەمووی دیاری بکرێەوە بە شێوەی ئینفۆگرافیک بێ بە شێوەی ڤیدۆگرافیک بێ پیشان بدرێ بۆ ئەوەی هاوڵاتیان بەرچاویان ڕوون بێ بەوەی لە شوێ دەنگەدەن و بنکەی دەنگانەکان و ئەکەونەت ناو سوبازنەکەەوە ببوورە بە تایبەتی کە مەسەلە شارە گەورەکان زیاد لە بازنەیەکی تایە مەسەلە ساکە ئەگەر بازنەی پشدەر وەربگریت بازنەی پشدەر دیارە قەڵازەیە ڕانیەیە دووکانە ئەو ناوچەیەکە بەڵام شارێکی وەکو سلێمانی قمەقسەم لە قەزای ناوەندە مەسەلە بووە بە دوو بازنەوە هەولێر بامانشەوە مەسەلە بەغا حەڤەیە حەڤە بازنەیە بۆیە پێویستە کۆمیسیۆن لەو ڕۆ زۆر زیاتر ئیش بکە و بۆ ئەوەی هەم کاندید و هەند دەنگدەریش بەرچاوی ڕوون بێ بەوەی کە لە شوێ دەنگەدا و ئەم سەر بە چ بازنەیەکە چکە هەر بازنەیەک کاندیدی جیاوازی خۆی کاک ئارام باس لەوە کرد کە کۆمیسیۆنە بێ زیاتر کارکابووی کە دەنگدەر بەرچاوی ڕوون بێ پێت وایە کە بڵاوکردنەوەی هۆشیاری و زانینی شێوازی دەنگدان چۆن ئەمە کاریگەری لەسەر دەنگدەر نابێت کە دەنگدەر مافی خۆیەتی بەرچاوی ڕوون بێ بزانێت چۆن دەنگ زانیاری هەبێت چەندێک هوشیاری دەنگدەر هەبێ ئەوەندە باشترە ئەو بە پلەی سەرەکی ئیشی کۆمیسیۆنە بەشی ڕاگەاندن و پەیوەندەکانی کۆمیسیۆن دواتریش کەناڵەکانی ڕاگەاندن کە بەداخەوە ینی کەناڵەکانی ڕاگەاندنی کوردی تا ڕادەیەک بێ بەشکراون لەو ڕکلامانەی کە هەیە بۆی لەبەرەوەی مەسەلە بەشێک لەو کەناڵانە لە بەغا تۆمار نەکراون لە شەبەکەی ئەعلامۆمانە بۆیە بەهرەمەند نین لەو ڕێکلامانە بەڵام ئەگەر سەیری کەناڵە عەرەبیەکان بکەی لەوێ ئەوان بەهرەمەندن بەچی پاساویەوەی کە ئەوان تۆمار کراون لە بەغا کەم پێم وایە ئەمە غەدرێکە بەڕاستی لە کەناڵە کوردیەکانەکرێ بەڵام سەرباری ئەوەش باشتر وایە بۆ دەنگدەری خۆمان بۆ دەنگدەری کورد بۆ دەنگدەری کوردستانی دەنگ مەسەلە ئەوەندەی ئەکرێەوەی لە ئیمکانە بە شێوازی تر هۆشیاری بڵاو بکرێتەوە بەڵێ هەتا وشیاری زیاتر بڵاو کاتەوانێ ئەو دەنگدەری کە هەیە زیاتر ئەزانێت بچێ بۆ شوێ و لە شوێ دەنگ بدات و شێوەی دەنگانەکە چۆنە
و تەبێ ئەگەر کەناڵەکانیش کە سەر بە حیزبەکانن زیاتر ڕوونیەکەنەوە بۆی کە دەنگ بدەن بە فڵان کاندید و فیسەرکاندید. بەڵێ کاگەرام یەک بابەتەیە لە هەموو هەڵبژارنێکە لێرە لە دەرەوە لە هەموو جیهانە دێتەوە ئارە بابەتی ساختەکاریە باشێ ساڵن دەنگی ژنی بە میمۆریەک ئەم بابەتە یەکلایەکرێتەوەنی و ساختەکارێکە لە ڕێی میمۆریەکەوە ئەکرێت مەبەستیان لە ئەلکترۆنیەکەی پێ دوایە لەم هەڵبژارنی بازنەیەدا لەم شێوازە نوێدا ڕێگریەکی باش هەیە بۆ ئەوی ساختەکاری نەکرێت یەک ڕێگیری داناوە قانونەکە خۆی دەنگدانی ڕێگەی ئەسیرەوەی با بڵێن بە ئاسمانە گوێزرێتەوە لە ڕێگەی جیازی خێراژماردنی دەنگەکان نەک لە کوردستان و عێراق خۆمانە لە هەموو دنیاە کە داتا چووە ئاسمانەوە چۆ ناو ئۆنلاینەوانێ زۆر زمانی نییە ینی زمانێکی کەمی هەیە بۆیە ئەم یاسایە یاسایی ژمارەنەوەی ساڵی 2020 یەک گەرنتی داناوە ئەویژەوەیە کە هەر بنکەیەکی دەنگدان تەبعی بنکەیەک دەنگدان لەوانەیە لە 4 لە 5 وێزگە پێگاتەوە وێنای بکە بە قوتابخانەیە قوتابخانەیەک مەسە لە 4 پۆلە 5 پۆلە وەنیە ئەم 4 5 پۆلە ئەم 4 5 وێزگەیە ئەمانە بەپێی قانونەکە یەکێک لەوانە بە قورعە لە ڕێگەی تیر و پشکەوە دیاری ئەکرێ بێ ئەوەی کە دەرچوو مەسەلا لەوانەیە وێزگەی 2 دەرچێ وێزگەی 3 دەرچێ ئەو وێزگەیە بەدەستی ئەژمێدرێتەوە بەدەستی ئەژمێرێتەوە ئەگەر جیاوازی نێوان ئەوەی کە نێردراوە لەگەڵ ئەوەی بەدەستێکە لە 5 زیاتر بوو ئەو کاتە کۆی بنکەی دەنگدانەکە ئەژمێدرێتوانێت ئەکرێ بەدەستی بەڵێ ببژمێرێتەوە بەدەستی یعنی لەبەرەوە ئەوەیەکە کە لەو گەرنتینانەی کە یاساکە دیاری کردو بۆ ئەوە ئەگینا ئەوەی کە تۆ باسیەکەی مەسلەی فلاش میمۆری و مەسلەی فڕاندنی دەنگ و ئەو مەسایلانە بەڕاستیەوە مەسلەی ئایتی و ئەو مەجالانن کە خەڵکی پسپۆر و تایبەتمەند لەو بوارەیە زیاتر شارەزای کاک ئارام بەگەڕانەوە بۆ ئەزمموی هەڵبژاردن لە عێراق وڵاتان چاودێرە نەودەوڵەتەکان چۆن ئەڕوانن لە پرۆسی هەڵبژاردن لە عێراق یەک شتان پێ بڵێم ینی ئەوەندەی من ئاگادارم لێرەش و لە بەغاش فۆکەس و سەرنجێکی زۆر لەسەر ئەم هەڵبژاردنی عێراق هەیە ئەم هەڵبژاردن بە دیاریکراوی بە دیاریکراوی لەبەرەوەی کە قاچی ئەچێتە ناو هەندێک کاوکێشەی ئیقلیمی و نێودەوڵەتی ومانەوانیانی لەبەرەوە ئەمریکا یەکێتی ئەوروپا وڵاتانی چواردەور هەریەکان تەبی بە خەیاڵێکەوانێ زۆر زۆر چاویان لەسەر ئەم هەڵبژاردنەوەیە وەکو نەفەقێک سەیرەکرێ کە ئەگەر بێت و سەرکەوتوو بێ عێراق باتە وڵات قۆناغێکی تروە ئەگەر سەرکەوتوو نەبێت ئەو نەفەقە ئەو سەری دیار نابێ و ڕەنگە پرۆسی سیاسی لە عێراقا بەڕاستی بەرە و شکست و ئەمانە بێنن لایەنەکان چۆن ئەڕوانن مادەم هەڵبژاردنێکی ئەو نەگرنگە لەسەر ئاسی ناودەوڵەتی ئەو نەفۆکەسی لەسرە لایەنەکان چۆن سەیری ئەەکەن چۆن چاودێری یەکتر ئەەکەن بە دوور بن لەسەر ئەو لایەنانی کە بەشدارن لە هەڵبژاردن بۆی بە دوور بن لە ساختەکاری نەک خۆیان بەرامبەرەکان ساختەکاری نەکات زانی چییە یعنی بە ئەزمموی خۆمان لە ماوەی ڕابردووە بەڕاستی هێزگە لێگەن هەڵبژاردن تووشیان بووە یعنی بە قەنەعەتی خۆیان نەچوونەتە ناو هەڵبژاردنەوەی یعنی ئەگەر بەدەست ئەوان بواە بەڕاستی من پێم وایە هەڵبژاردنیان هەراڵە گرتویان کرد بە حکومێکی پاشایەتی و مەلەکی بۆیە ئەمە بێگەڕانەوە بۆ دەنگی خەڵک بەڵێ بەڵێ ئەمە بۆیە شەپۆلێکە شەپۆلی دیموکراسیە هاتۆتە ئەم وڵاتانەوانێ و دەنگدانی کردووە بە شارڕێگایەک بۆ گۆڕانکاری بۆیە حیزبەکان ئەگەر بیانەوێت ڕێز لە ئیرادەی دەنگ دەربگرن و بیانەوێ ئێمە مەسەلا پرۆسەی سیاسیمان لە ڕێگەی سوڕخانی دەنگانەوە نوێ بکەینەوە پێویستە وەسیقەی شەرەف ئیمزا بکەن بەوەی کە پەنانە بەنەبەر ساختەکاری چکە ساختەکاری ڕاستە تۆ لەوانەیە چەند کورسیەک زیاکەی بەڵام بێمەتمانەیەکی زۆر لەولاوە بەرامبەر بە هاوڵاتی دروست دەکەیت کە بڕوای بە پرۆسەی هەڵبژاردن نامێنێ کە بڕوای بە پرۆسی هەڵبژاردنیش نامێن نەما ئەمە کێشەیە ینی هیچ حیزبێکی سیاسی نابێت دڵی بەوە خۆش بێت کە ئەگەر خەڵک نەچوو بۆ دەنگدان ئەمە توانێ بمێنێتەوە بە پێچوانەوە کە تۆ ڕێگەی سنووقەکانی دەنگدانت لێگرت ئەوسا کۆمەلگا و خەڵک بیر لە شێوازی باش کاگارم ئێوە وەکو پەیمانکەی خۆتانی و یاخود لەگەڵ تۆڕەکانی ئەوانی کە ڕێکخراون و چاودێری هەڵبژاردنەکەن و یاخود پسپۆڕن کە پێشبینیتان چییە بۆ بەشداریکردنی هاوڵاتیان لەم پرۆسەی کە ئەم ساڵ بەڕێوە دەچێت تاکو ئێستاکە هەرچەند من بەڕاستی لەبەرەوەی بە شێوکی ئەکادمی قسە بکەم و ڕاپرسیەکمان نەکردووە بۆەوە بەڵام ئەوەی کە ئەیبینی
بە شێوەیەکی گشتی ساردیەک هەیە بەڵام سایکۆلۆژیای دەنگدەر لە سعاتێک و بە سعاتێکی تریش ئەگۆڕێت مەسەلا بانگشەی هەڵبژاردن هەتا ئێستا بە تەواوەتیش دەستی پێ نەکردووە بۆیە سایکۆلۆژیای دەنگدەر ڕەنگە لە مەسەلا لە 15 ڕۆژی تر لە 20 ڕۆژی ترا وەکو ئێستا نەبێ ساگەر ڕاپرسیە بکەیت ئەنجامێکە دەزەکەوێ 15 ڕۆژ 20 ڕۆژی تر بکەیت ئەنجامێکی تر دەزەکەوێت بۆیە بەڕاستی من ناتوانم وەکو فاڵگرتنەوە فاڵ بگرمەوانێ بڵێم مەڵا سارد بە تەواوی هەر سار دەبێ یاخود زۆ گەرمێ بێ و ڕێژەکە بەرزە بێتەوە ئەوە کەوێتە سەر ڕووداوەکان ئەوەکەوێتە سەر ئەوەی کە حیزبە سیاسەکان چەند دڵنیایی ئەدەن بە دەنگدەر بەوەی کە ڕێز لە دەنگ و لە ئیرادیانە گیرێت و ئەو دەنگی کە ئەیدەن تەزویر ناکرێت و ساختەیتان ناکرێت کاک ئارام لەگەڵ ئەوشا چی بکرێت بۆ ئەوەی کە دەنگدەر بەرەو دەنگدان بچێت دەنگی خۆی با بە ئازادی بۆ هەر لایەنەکە خۆی ئێوێت چونکە دەنگدان مافێکی سەرەکی دەنگ دەرێت مافی خۆیەتی کە دەنگ باو کەسی لە هاوڵاتی مافی خۆشە دیکە دەنگ نایە بەڵێ بەڵام چی بکرێت بۆ ئەوەی کە بەشداری بکە لە پرۆسی دەنگدان ئەزانی چۆنە دوو جۆ استراتیزیەتی ئەحزاب هەیە بۆ مامەڵەکردن لەگەڵ دەنگدەرە استراتیزیەک هەیە بەس لە کاتی هەڵبژاردنەکە دەنگدەری بیرەکەوێتەوە و لە کاتی دەنگدانە ئەچێت وعدی پێدا و پرۆژەی بۆ کات و ئەوانە استراتیزیێکی شەیە استراتیزیێکی یەکبینەی بەردەوامە کە حیزبی سیاسی بە بەردەوامی خزمەتی هاوڵاتی و کۆمەڵگاکە حیزبەکانی ئێمە بە شێوەیەکی گشتی لە جۆری یەکە من لەوانن کە زیاتر و زیاتر شەوی امتحانات بیریانەکەوێتەوە بۆی کە دەنگدەر هەیە و هاوڵاتی هەیەوانە نەک ئەوەی کە لە دوای هەڵبژاردنەوە خزمەت بکەن تەبعی کاڵم خزمەت بکەن لە ڕێگەی حکوومەتەوە بێ خزمەت کاگارم کە پرۆسی هەڵبژاردن بەردەوام و دێتەوە ڕێیان دەست خۆش بێ زۆر سپاس بۆ تۆ کاک ئارام جەمال چارەزای بواری هەڵبژاردن سوپاسکان بەڕێوەبەری پەیمانگای کوردی بۆ هەڵبژاردن بەخێوەی سەر و سەر چاو